لەگەڵ وەفدە یاوەرەکەیە بۆ هەرێمی کوردستانی عێراق و عێراقی فیدرال. ئێمە کۆبوونەوەیەکی زۆر باش و بەسوود و پڕبەرهەممان ئەنجامدا پێش ئەم کۆنفرانسە. ئەڵمانیەکان دۆستمانن، ڕاوێژکار و ڕاهێنەرەکانیان لە کاتێکی پێویستە بۆ پشتیوانی گەلی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگە کە کاریگەریەکی گرنگ و بەرچاوی هەبوو لە تێکشکاندن و شەڕی داعشدا. ئێمە لەگەڵ ئەڵمانیەکان و تیمی سەربازی ڕاوێژکارەکان و ڕاهێنەرەکانیانە پرۆژەیەکی چاکسازی و استراتیجی فراوانمان پێکەوە ئامادە کردووە. هەنگاوی سەرەتاییمان ناوە و چووینەتە پێشیشەوە. پێکەوە ئەم بەرنامەیەمان داناوە و پێکیشەوە ئومێدم وایە بتوانین بیگەێنینە ئەنجام، ئەویش خۆی لە ڕێخستنەوە و لە بەهێزکردنەوە و بەرزکردنەوەی تواناکانی هێزی پێشمەرگەی کوردستاندا دەبینێتەوە.